بەس تۆ کێشی لەشت باش دابەزاندووە زۆر باش دامەزی ئافەرم بۆ تۆ مامۆساکاتە ماشەڵاتەوە شیرینیەی تێ هەرەتەیە قەڵەوی بکەی بەڵام ئەو وای پێ باشە ڕەشیق بێ بۆ ئەوەی لە کلیپەکان ئەنجامشی ئەم لە هەمومان زیاتر ڕاضات ڕاستەکەم من ئاگاشم لە خواردنە ئیسپادەشی نییە هەڵا شیرینی بەتا ماساتامە مندانێ خۆم خۆ دروست کرۆمە نەوەڵڵا لە ماڵە هەبوو فەقیرە خۆ ناڵێ ڕۆڵام جامە لەگەوانە ئێمە بتوانین دروست یەکەین شیرینیەکە دەی فێرە بم منیش وەردەوە کەم جار بڵێن شیری تار مامۆستا تۆ بە قیاسا دەیکەی یان هەر یعنی والله بە ئارەزوی خۆت هەست یعنی بە چاوی خۆت هەستەکەی کە چەندێە بە ئارەزی خۆم تەقریبا نەزانم یانی ئەم شتا ئازانم بەخوا ناوەڵڵا چێ واسخان شەوانە ئێمە برسیمانە مامان ساڵم مامۆستات خوا چەند خۆشەویستایەک تۆز ئەوەت هەبووە ئەوە بووە ئەو هامان